طبعا ئەمڕۆ پێشوازیمان لە نوێنەرانی هەردوو ڕێکخراوی ژیانەوەی گەنجان و ڕێکخراوی ژنانی گەنجی تێکۆشەر کرد کە بەکارێکی زۆر گرنگ هەڵساون بە کۆکردنەوەی 50,000 ئیمزا دژ بە داگیرکاریەکانی تورکیا و دژ بە بەو بۆردمانانەی کە بەردەوام ساڵانێکی زۆرەوە تا ئێستاش بەردەوام دەکرێنە سەر ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و لە ئەنجامی ئەوەدا بەردەوام خەڵکی سڤیل شەهید دەکرێن، بریندار دەکرێن، ئاوارە دەکرێن. ئێمە وەکو نوێنەرانی خەڵک، وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەران بێگومان بەردەوام لە دەورەی پێشوش و ئەم دەورەی ئێستای پەرلەمانیش بەردەوام بە ئەرکێکی سەرەکی خۆمان زانیوە کە ڕۆڵی خۆمان بینین وەکو نوێنەرانی خەڵک، وەکو ئەندامی پەرلەمان و چاودێر بەسەر حکوومەتی عراقیەوە بۆ پاراستنی سەروەری خاچی هەرێمی کوردستان و خاچی عراق. ئێمە داوامان کردووە کە دەبێت حکوومەتی عراق هەڵوێستێکی جددیتر و ڕاشکاوانەتری بەرامبەر بۆ پێشەرکاریە بەردەوامانی تورکیا هەبێ و لە دەورەی پێشوو ئیمزامان کۆ کردەوە و داوامان کرد دانیشتێکی تایبەت بۆ پرسە بکرێ و بڕیارێکی پەرلەمانی عراقیش دەرچوو کە دەبێت ئەو هێزانە و ئەو بنکە سەربازیانەی تورکیا کە بەشێکیان لە ساڵانی نەوەتەکانەوە لە هەرێمی کوردستانن و هەندێکیشیان بەهۆی یان بە بیانووی هاتن و شەڕی داعشەوە لە خاچی هەرێمی کوردستان و عراق جێگیرکراون، داوامان کرد کە دەبێت ئەو هێزانە بسنە دەرەوە. بەڵام بەداخەوە حکوومەتی عراق حکوومەتەکەی پێشتر کە حەیدەر عەبادی سەرۆکایەتی دەکرد هەڵوێستێکی ڕوون و ڕاشکاوی نەبوو بەرامبەر بەو مەسەلەیە. ئێستاشی لەگەڵ بێ ئێمە لەم دەورەیەش 53 ئیمزای پەرلەمانتارانمان کۆ کردەوە بۆ ئەوەی دانیشتێکی تایبەت بەو مەوزوعەدا بکرێەوە بڕیاری لەسەر بدرێ. بەڵام بەداخەوە بە تایبەتیش ینی ئەو پرسی مەسەلەی کۆڕۆنا هاتە پێشەوە نەتوانراوە ئەو دانیشتە بکرێ. لە سەرەتای مانجی داهاتووەوە لە مانجی نۆوە دانیشتەکانی پەرلەمان بڕیارە دەست پێ بکاتەوە ئێمە بە جددیتر داوای ئەوە دەکەین کە ئەو مەوزوعە بە جددی وەربگیرێ و دانیشتێک ڕێک بخرێ و بڕیارێکی پەرلەمان بدرێ و حکوومەتی عراقی هەڵوێستێکی جددیتری هەبێ. و خۆتان دەزانن حکوومەتی عراق چەند جارێک بانگێشتی باڵێزی تورکیای لە عراق کردووە و نامێ ناڕەزایی داوەتێ و لە هەمان کاتدا ڕوونکردنەوەی هەبوو لەسەر ئەم مەسەلانە. بەڵام لە ئاستی هەرێمی کوردستان بەداخێکی زۆرەوە، ینی هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەموو دام و دەستگا ڕسمیەکانی هەرێمی کوردستان هەڵوێستێکی جددیان بەرامبەر بەو مەسەلێ نەبووە کە دەبوایە خۆیان بە بەرپرسیار بزانن بەرامبەر بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەرامبەر بە سەروەری خاچی هەرێمی کوردستان پاراستنی سنوورەکان. بەڵام بەداخەوە ئەوە نەکراوە، هەر بۆیەشە حکوومەتی تورکیا ئەم هێرشانەی بەردەوام بووە. نەک ئەوە نەکراوە، تەنانەت پێدەچێ هەندێک هێزی سیاسی هاوکار بن بۆ ئەوەی کە ئەو بۆردمانانە بەردەوام بن و هەندێک زار گوێبیستی هەندێک لە بەیاننامە و ڕوونکردنەوە دەبین لەلایەن هەندێک لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و تەنانەت لایەن حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە، نەک دژی ئەو پێشێلکاریە بەردەوامانی تورکیان بەڵکو هەندێک زار پاسایش بۆ دەهێنەوە بەداخەوە. بەڵام ئێمە بەدڵنیاییەوە ینی کە پێشوازیمان لەو بەڕێزانە لەو ڕێکخراوە بەڕێزانە کردووە دەستخۆشیان دەکەین کە ئەو هەنگاویان ناوە خۆتان دەزانن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە هەستان بە چالاکی لەو زۆرە زۆر گرنگە بۆ ئەوەی تعبیر لە ڕاو بۆ چوونی خەڵک بکەن لە بێزاری و تووڕێی خەڵک بەرامبەر بەو پێشێرکاریانە. ئێمەش وەکو نوێنەرانی خەڵکی هەرێمی کوردستان و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق بە بێگومان بەڵێنیان دەدەینێ کە بە جددیتر و زیاتر لە پێشتر ئێمە هەوڵ بدەین کە ڕۆڵی خۆمان ببینین و داوا لە حکوومەتی عراق بکەین کە هەڵوێستێکی ڕاشکاوانەتری بەرامبەر بە مۆزوع هەبێت.